رێژی ڕێزدار بێستۆن بەکر بڕێوەبەرێ سامانێ ماسییان لە وەزارەتە چاندین و چاافکانیین ئاف لەگەلمەیە کاک بێستۆن دەم باش و سپاس بۆ ئامادەبوونەوە نها هەرێما کوردستانê di çi asteka berhemanîna masiyan de ye. باشتر سپاس کە گرنگی بۆ بابەتە دەدەن دیارە جێم لە راپۆرتەکە کرد بەڵام سەبارەت بە پرسیارەکەت ئێمە بە نسبەت هەرێمی کوردستان لە ئێستادا 165 پێداویستی ناوخۆ بەرهەم دێتن لە پرۆژەکانمان بڵێ باشە لە تەنها ماسی زیندوو ماسی زیندوو بڵێ باشە ئەوە ماسی زیندوی بەرهەمهێنرا و لە پرۆژەکاندا ئێستا کە قەدەغەی ماسیش هەڵگیراوە بڵێ ئەمە تا چەند ماسی دەخەتە بازاڕاوە ڕێژەیەکی دیاریکراومان هەیە لە ڕووبارەکان و لە بەندا و پۆندەکاندا چەند دەکەوێتە بەردەست بەڵێ بەخۆی ئێمە لە 26 کۆتا ڕۆژی قەدەغە بوو کە لە ئێستادا ڕاوی ماسی ئاساییە تاسیرێکی ئەو تۆ لە بازار ناکە لەبەرەوەی بەڵام ئەوە حەزێکە با بڵێن هەندێک لەوەی کە گۆشتی حەزیان لە گۆشتی ماسی و بەکاری دێنین حەز دەکەن ماسی ناوڕووبارەکان کە تامی خۆشترە و بە شێوەیەکی سروشتی بەرەم هاتووە ئەگجینە حەزمەکی ئەوەندە گەورە نییە تاسیر لە بازار بکە بەڵام ئێمە لە کوردستاندا دوو زۆر پرۆژەمانەیە وەکو هاوکارم لە بەڕێوەبەری سامانی ئاژەڵ لە دهۆک باسی کرد بەشێکی کە پرۆژەی گەورەن و تۆمارکراون بەشێکی تۆمار نین لای ئێمە خۆبژێوین پرۆژەی بچووکنی هاوڵاتیانن جا بە هەردوو پرۆژەوە ئێمە لە ئێستادا زیاتر لە 13,000 دۆنم پرۆژەی حەوزی ماسیمانەیە کە لە کوردستاندا بەرهەمی ماسیمان دەدەنێ و لە 165 پێداویستی هاوڵاتیانمان بۆ داوین دەکەن لە ماسی زیندوو ئەوەی دیکە بە چ پڕ دەکرێتەوە 135ەکە کاک بێستۆن زیاتر لە کوێوە هاوردە دەکرێتن بڵێ ئەوەی دیکە بڵێ ئەوەی دیکە لەبەر ئەوەی ئێمە باسی ماسی تەنها زیندوو دەکەین و ماسی زیندوش پێویستی بە ڕێوشوێنی تایبەت هەیە بۆ گواستنەوەی پێویستی بە ئاو ئۆکسزیینە بۆ ڕێگا بۆیە تەنها لە وڵاتانی دراوسێ و شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە هاوردە دەکرێت بە نسبەت ماسی زیندوو بەڵام بە شێوەی بەستوو بە شێوەی لە قووت و نراو لە هەموو وڵاتانی جیهان جگە لە ڤێتنام هاوردە دەکرێت بەڵێ باشە ئێستا چی دەکرێت چیمان هەیە وەکو پلان و یان کارکردن لەسەر ئەوەی کە 100% بتوانین پێویستی ناوخۆ لە ماسیش پڕ بکەین بەڵێ دیارە ئێمە بە نسبەت کوردستان خاچی گونجاومانەیە و ئاوی شیرین و باشمانەیە لە ڕووبارەکان و لە بەنداوەکان بۆیە زۆر گونجاوە بۆ بەرهەمهێنانی ماسی بۆیە ئێمە ئاسانکاری تەواومان بۆ ئەوانەی کە دایانێ لەو بوارەدا وە بەرهێنان بکەن ئاسانکاری تەواومان بۆ کردوون و بەردەوامیش پێمان گوتون کە لە هەموو فەرمانگەکانی تریش پشگیریان دەکەین بەوەی ئەگەر لە شوێنێک ڕۆتین هەبی بەوەی نەهێڵین و ئەو شوێنانەی کە لایانی پەیوەندیداریش پێویست بۆ ڕەزامەندیان وەربگیرێ ئێمە تەواو کەممان کردەوە ینی کەسێک کە بێوێ پرۆژەیەکی ماسی دابمەزرێنی ئەگەر زۆر تاخیر بی دەگاتە 3 مانگ بەڵام زۆرترینی لە مانجێک تێپەڕ ناکە دەتوانی مۆڵەتی بۆ دەربیهێنی و دروستی بکە هەروەها ئێمە لە کۆمەڵێک ڕووی تریشەوە پشتگیری ئەو پرۆژانە دەکەین و ئاسانکاریمان بۆ کردوون لە بابەتی ئەوەی کە ئەو پرۆژانی کە تازە دروست دەکرێن ئەو مەوادانەی کە تێیدا بەکاردێ بە تایبەتی ئەوانی ناو بەنداوەکان لەکە کۆمەڵێک مەوادی پلاستیک و تۆڕ و ئەو بابەتانە لە ناو خۆی کوردستان بەرهەممان نییە لە دەرەوە هاوردەی دەکەن ئێمە لیژنەیەکی باڵامانەیە لە وەزارەت لێخۆشببوونی گومرجی بۆ ئەو بابەتانە دەکا هەروەها بۆ کارگەکانی ئالیچیش بۆ بابەتی سۆیا کە نرخی ئالیکەکە هەرزان دەکا لەو بابەتەش ئێمە تەواو لێخۆشببوونی گومرجیمان بۆی کردو بەوەی نرخی ئالیک کەمکەینەوە بۆ دابینکردنی ئەو پرۆژانە و بە هەمان شێوەش لە کاتی ئەمە بە نسبەت بەرهەمی ماسی یەک مەوسیمە کە لە سەرەتایی کۆتایی زستان دەست پێ دەکە و لە
تا مانجی 12 دەخایانی بەرهەمەکانمان یەک وەرزی بەرهەمێنەوەمان هەیە بۆیە لە مانجی هەشت کە بەرهەمی خۆماڵی دێتە بازار ببوورە پێم خۆش بوو ئەوە ئاماژە بۆ خاڵش بدەم لە مانجی هەشت بەڵێ کەرم بەڵێ لە مانگی هەشت کەرم کە باش لە مانجی هەشت تا کۆتایی مانجی 12 ئێمە باز دەخێنە سەر بەرهەمی هاوردا بۆ ئەوەی پرۆژەکانی خۆشمان بتانن بەرهەمەکانیان ساخکەنەوە بەڵام بازێکی ڕۆتینەکەمە ئەوە نییە هاوڵاتی تێدا زەرمەندبی باشە باسی ئالیکت کرد کاک بێستون لە بەرهەمهێنانی ئالیک بە تایبەت بوو ماسی کە پێویستە ئێمە لە چه ئاستێک داین وەکو هەرێمی کوردستان لە بابەتی ئالیک ئێمە هەموو کارگەکانی ئالیک زۆربیان کە ئالیک بەرهەم دێنن بۆ چێلگەکانی پەلەوەر و هێڵی بەرهەمی ئالیکی ماسیشان هەیە لە ئاستێکی باش داین بەڵام لەویشدا نەگەیشتونتە 100% ئێمە یەک شتی ترمان هەیە لە کوردستان پێما خۆشەوە ئەوانی کەەوە بەرهێنان لەو بابەتەدا دەکەن لە بابەتی ئالیکی ماسی سەر ئاوکەوتو تا ئێستا لە کوردستان دیمانە پێما خۆشە ئەوانەی کە دەیانێت لەو بابەتە وەبرهێنان بکەن بێنە لامان و ئەو پڕی ئاسانکاریان بۆ دەکەین چیان پێویستبی بۆیان دەکەین بۆەوەی بتوانن ئالیکی سەر ئاوکەوتوی ماسیش لە هەرێمی کوردستان بەرهەم بهێنین باشە بەشێکی زۆری بەرهەمە ئاویەکان دەریاکان بە تایبەت لە بازارەکانی عێراقەوە بە تایبەت لە باشوورەوە وەکو ڕووبیان و چەند بەرهەمی دیکە بۆ بازارەکانی هەرێمی کوردستان دەهێنرێتن بوو بەرهەمهێنانی ئەم جورە جگە لە ماسی کار بۆ جوورەکانی دیکە بیر لەوە کراوەتەوە یان پرۆژەمان هەیە پرۆژە پێشکەش کراون بەڵێ ئەو جۆرانە لەبەرەوەی ژینگەی تایبەت و مکلیفیان دەیە با بڵێن بۆیە لە ئێستادا هیچ وەبرهێنانێ ئۆبرهێنەرێک لە هەرێمی کوردستان داوای پێشکەش نەکردووە یان نەهاتوۆتە ئەوی کە ئەوانە لە هەرێمی کوردستان بەرهەم بێنێ بەڵام ئەوەی بۆ ئێمە دێ زۆربەی هەرە زۆری لە شارەکانی ناوەڕاست و باشوور نییە بەڵکو لە وڵاتانی ترەهی دەرەوەی دێ بەڵام ڕەنگە بەشێکی بە مینای فا و بەسرەدا بێ بۆ ئێمە بەڵێ باشە ئێستا بەرهەمهێنانی ماسی چەندی تێدەچێتن زۆری تێداچێت وەکو پرۆژەیەکی سەرەتایەکە دامەزرێت بەڵێ وەکو پرۆژەیەک بەڵێ وەکو پرۆژەیە کورفی پرۆژە نا بەڵام وەکو بەرهەمی ماسی هەر چیلۆیەک هەر ماسیەک با بڵێ ماسێک کە وەزنی ببێتە 2 کیلۆ نزیکەی 4500 تا 5500 دیناری عراقی تێدەچی لە سەرەتای پەروەردەکردنی تا کۆتایی پەروەردەکردنی بەڵێ ئێمە پێما خۆشە باسی ئەوەش بکەین ئێمە ساڵانە لە ئێستادا پرۆژەیەکمان لە هەولێر 5 ماسی بەرهەم دێنی ساڵانە ئەو بەرهەمەی کە هەمانە بەسەر تەواوی بەنداو و کۆگاکانی ئاو لە کوردستاندا داباشی دەکەین ڕەنگە لە مانجی داهاتووە 5 ماسیەکان ئامادە بن و دابەشی بکەین باشە گەلک سپاس کاک بێستون بەکر بڕێڤەبەرێ سامانێ ماسیان لە وەزارەتە چاندنی و چاافکانیان ئاف ژێ هەولێری لەگەلمە بووی ماندوو نەبن